بەڵام وەکو تێچۆکەی زیاتر لە 100,000 دلار تێ ئەچێت هەوڵ ئەدەین ئینشاءالله لە خزمەت قوتابیان بی قوتابخانەکەش نەپۆلە. لا گوندی باڵەشانی ئیدارەی سربەخۆی سۆران قوتابخانەیەک دروست دەکرێت ئەمەی کە لە پشتی منەوە بینای قوتابخانەیە کە دروست دەکرێت جا ئەوەی کە جیاوازە لێرە ئەم قوتابخانەیە خێرخوازێک دروستیە کات و تەواوی تێچووی دروستکردنی قوتابخانەکەی لە ئەستۆ گرتووە لەگەڵ ئەوەش لێرە لە گوندی باڵەشان ئەو قوتابخانەی کە هەبوو تاوەکو ئێستا قوتابیان دەوامیان لێکرد وەکو پێویست نەبوو هەم قوتابخانەکە بینایەکەی وەکو پێویست نەبوو ئەوەی کە هەبوو کابینە دانرابوو بۆ ئەوی قوتابیان داوامی لێ بکەن و ئەو مڵکەشی کە کابینەکانی لەسەر دانرابوو بە کرێیان گرت بوو ئەمەی کە هەیە ئەم قوتابخانەی نۆپۆلیە کە بە تەواوکردنی لێرە زیاتر لە 400 قوتابی گوندی باڵەشیان لی سوودمەندە بن و کارەکانی دروستکردنی قوتابخانەکەش وردە بەرەو کۆتاییە جا مامۆستا هیوا لێرێ کە سەرپەرشتی دروستکردنی قوتابخانەکە ئەکات من زانیاری زیاتر لەوە وەرەگرم مامۆستا چۆن بوو ئێرەتان دیاری کرد بۆەوەی کە ئەم قوتابخانەی لێ دروست بکەن شوێنی تریشمان هەیە کە ڕەنگە پێویستی بە قوتابخانەی بۆچی ئێرەتان هەڵبژات یاخۆ بەخێر بن شوێنی دیاریکردنەکەی شوێنی جوگرافیەکەی بەهۆی نەبوونی قوتابخانەیەکی تۆکمە و سەردەمیانە و ڕێکوپێک و ڕێژەی زۆری خەڵکی دانیشتوانی ئەو سێگەڕەکەی کە بەسراوتەوە بە قوتابخانەیە بڕیار درا کە قوتابخانەکە لێ دروست بکرێ ئەم خێرخوازە چۆنە بیری لەوە کردوەوە کە قوتابخانە دروست بکات یعنی چۆنە قوتابخانەی هەڵبژاردەوە بۆی کە وەکو خێر دروستی بکات لێرە ئەم کاک حاجی ئەحمەد ڕێکانی ئەمە یەکەم کارینی و ئاخر کاریشی نابێ پێشتریش قوتابخانەی دروستکردنی و مزگەوتی دروستکردی و دەستی خێری هەبوو لە مەسەلەی خزمەتکردنی ئەم وڵاتە کارەکانی دروستکردنی قوتابخانەکە بە شوێ گەیشتووە سەتاسەندی کارەکانی تەواو بووە کارەکانی قوتابخانەکە 185 تەواو بووە هەوڵ ئەدەین ئینشاءالله لە بۆ وەرزی دووەمی خوێندن لە خزمەت پرۆسەی پەروەردە و لە خزمەت قوتابیان ئەم دەڤەرە بیت باشە چەنی تێچووە چەنی تێچێت پێشبینیەکان دروستکردنەکەی چەنی تێ بچێت وەکو مەسروفاتەوە ئەمە دەستکراوە بووینە دەستی ئەمە کردویتەوە کاک حاجی ئەحمەدی بڕپارەیەکی دیاری نەکردێت تاکو بتوانین بە کوالیتێکی خراپ قوتابخانەکە چاپ بکەین نەتوانین شتێکی ستاندەر چاپ بکەین بەڵام وەکو تێچۆکەی زیاتر لە 100,000 دلار تێ ئەچێت هەوڵ ئەدەین ئینشاءالله لە خزمەت قوتابیان بی قوتابخانەکەش نەپۆلە چەند قوتابی لێ سوودمەندە بێ خەڵکی قوتابیانی ئەو گوندا تا چەند پێویستیان بۆ قوتابخانەیە بوو زیاتر لە 400 قوتابی سوودمەند ئەبی ئەم قوتابخانەش کە چاکرایە بیر لەوەش کرایەوە ئەگەر لە داهاتوودا ئەم گوندانە فراوە ماڵی زیاتر دروستکراوخان زیاتر دروستکە و ماڵی زیاتر هاتێ لە داهاتوو کێشەی قوتابخانیان نەبی حسابی داهاتوشتان کردووە حیساب کرا ژوورەکان گەورەنە و ئەتوانین سەروی 400 قوتابی لە خۆ هەربگریت ئێمەش بە تەنیا وچگوتی سەرپەرشتم پرۆژەی ناکەین مامۆستا بەشداریش وشگوتی سەربازەونەکەی خۆیتن زۆر دڵسۆزانە خۆم خۆنانە لە خزمەت ئەم قوتابخانەیە